خۆپیشاندانەکانی مامۆستایان و کارمەندانی تەندروستی و فەرمانبەرانی دیکەی هەرێم دژی سیستەمی نایاسایی پاشەکەوتی موچە درێژەی هەیە. هەرچەندە حکوومەتی هەرێم هەفتەی ڕابردوو بەڵێنیدا پاشەکەوتەکە لە سەدا 10 تا لە سەدا 30 کەم بکاتەوە، بەڵام موچەخۆران متمانەیان بە بەڵێنەکە نییە و داوای هەڵوەشاندنەوەی تەواوی پاشەکەوتەکە دەکەن. ئەوەی جێگەی سەرنجە ئەو قەیرانە قوڵەی متمانەیە کە لە نێوان موچەخۆران و حکوومەتی هەرێمدا دروست بووە کە ئێستا موچەخۆران هیچ متمانەیان بە حکوومەت نییە، هەرچەندە دروستتر ئەوەیە بڵێین هیچ متمانەیەشان بە دەسەڵاتدارانی یەکێتی و پارتی نییە. هەر بۆیە متمانەیان بەم سیستەمە نوێیی پاشەکەوتیش نییە کە لە ژێر فشاری خۆپیشاندەراندا بە پەلە ئەنجامیاندا و بە هەوڵێکی دەزانن بۆ کۆتایی هێنان بە ناڕەزایەتیەکان. مێژووی قەیرانی متمانەی نێوان خەڵک و حکوومەتی هەرێم بۆ دوای ڕاپەڕین و سەرەتاکانی حکومڕانی دوو حیزبە دەسەڵاتدارەکەت دەگەڕێتەوە. ئەو کات بەرپرسان کە بەدەستی خاڵی لە پاش شۆڕشی شاخ هاتنە سەر خەباتی شار بەڵێنیان بە خەڵکی کوردستاندا خزمەتیان بکەن و کوردستانێکی ئاوەدان و ژیانێکی شایستەیان بۆ دابین بکەن. بەڵام هەر لە سەرەتاوە بە ئاودیوکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی هاوڵاتیان و پاشماوەی دامودەزگاکانی حکوومەتی بەعەس دەستیان پێکرد و لەبەری بنیادنان دەستیان بە خاپوورکردن کرد. دواتری شەڕی ناوخە و دابەشکردنی هەرێم بۆ دوو زۆنی زەرد و سەوز و ڕێککەوتن لەسەر دابەشکردنی داهاتەکانی هەرێم هێندەی دیکە هاوڵاتیان و حکوومەتی لە یەکدی دوور خستەوە. لە پاش ڕووخاندنی حیزبی بەعسیش لە ساڵی 2003 کە قۆناغێکی نوێ لە عێراق دەستی پێکرد و بەغدا لە سەدا 17 داهاتی ڕادستی هەرێم کرد، دواتریش لەگەڵ هەناردەکردنی نەوت و داهاتی دیکەی ناوخۆ هەرێم داهاتێکی زۆری کەوتە دەست کە بەهۆی گەندەڵی و بێپلانیەوە تەخشان و پەخشان کرا و بە هاتنی داعش خەڵکی هەرێم و موچەخۆرانی خستە قەیرانێکی نوێی قوڵەوە کە 3 ساڵە باجەکەی دەدەن. ئەو هەموو بەڵێنەی بەرپرسانی حیزبە دەسەڵاتدارەکان لە بانگەشی هەڵبژاردن و بۆ نەجیاوازەکاندا بە خەڵکی دەدەن و دواتریش لە کرداردا پێچەوانەکەی دەکەن وای لە هاوڵاتیان کردووە هیچ متمانەیەکیان بە حکوومەت نەمێنێت، بە تایبەتی چینی موچەخۆر کە لەم چەند ساڵەدا چەندین بەڵێنیان پێدراوە و نەبراوەتە سەر. سەرەتا سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بە بەڵێنی دەستکاریکردنی پاشەکەوتی موچە لە کاتی گۆڕانکاری لە نرخی نەوت و بەرزبوونەوەی داهاتیاندا، بەڵام بە بەڵێنەکەیانەوە پابند نەبوون. ئەو بوو نەوت سنوورەکانی 60 دۆلاری بۆ هەر بەرمیلێک تێپەڕاند کەچی هیچ گۆڕانکاریەک لە پاشەکەوتی موچەدا ڕووی نەدا. چینی مامۆستایان لەو چینانە بوون کە زۆرترین ناڕەزایەتیان دژی دەسەڵاتدارانی یەکێتی و پارتی هەبووە. بەو پێی دەسەڵات لای ئەو دوو حیزبە چەندین ساڵە قەتیس ماوە. لە سەرەتای فراوانبوونی ناڕەزایەتیەکانی مامۆستایاندا سەرۆکی حکوومەت بەڵێنیدا بڕێک پارەی هەندانیان بۆ خەرج بکرێت، بەڵام لەگەڵەوەی تەنیا چەند مانگێکیان خەرج کرد لە ڕێگەی بەڕێوەبەرەتی گەنجینەکانەوە سیستەمێک گیرایەبەر کە کەمترین پارە بگاتە دەستی مامۆستاکان. نزیکترین بەڵێن کە موچەخۆرانی هەرێم بەگشتی و مامۆستایان و فەرمانبەرانی تەندروستی پێیاندرا وەرگرتنی موچە بەبێ پاشەکەوت بوو. بەڵام هەرزوو حکوومەت لەگەڵ بەغدا ژێربەژێر ڕێکەوت و بڕەپارەی هەناردەکراوی بەغدای بەسەر سەرجەم فەرمانبەراندا بە پاشەکەوتکراوی دابەش کرد. لە ئێستادا موچەخۆرانی ناڕازی سەرشەقامەکان هیچ متمانەیەکیان بە بەڵێنەکانی حکوومەت نییە، هەر بۆیە خۆپیشاندانەکان بەردەوامیان هەیە. بەرپرسانی حکوومەتی هەرێم کە لەم ساڵانەدا تا ئاستی پەنابردن بۆ خۆکوشتن خەڵکیان برسی و بێموچە کردووە، خۆشیان لە خۆشترین ژیاندان، هەروەها بەداهاتی ناوخۆ و نەوت و پارەی بەغدادیشەوە ئامادەنین ئاساییترین ماف کە موچەیە دابینی بکەن. لای موچەخۆران و هاوڵاتیانی هەرێم متمانەیان نەماوە، بۆیە بەردەوامیدان بە خۆپیشاندان بە تاکە ڕێگەی مەدەنی بۆ گەیشتن بە مافەکانیان دەزانن.